عزیزان و خۆشەویستانی نارتی بەیانیتان باش من سەردەش غەفوورم ئەمڕۆ لە بڕگەی کینەی هۆشایی تەندروستیدا باس لە مەترسیەکانی گواستنەوەی نەخۆشیە ڤایرۆسێتەکان دەکەین کە لە ڕێگەی نادروستی دەلاکیەوە سەرتاشینەوە ئەگوازێتەوە بۆ ئەو کەسانە. ئایا با بزانین ئەنجامی سەبەبی گواستنەوەی ڤایرۆس لە کەسێکەوە بۆ کەسێکی کە کەسێک لەشی ساق بێت و ڕوو لە شوێنێکی وا بکات بۆ نمونە دەلاکیەکی ئێرە سەری بتاشێت، زەنبی ئەو چییە، تاوانی ئەو چییە کە تووشی ڤایرۆس بێت، یان بۆ نمونە ڤایرۆسێکی بۆ بگوازێتەوە لە ڕێگەی ئەو شتانەی کە بەکاریە بۆ کەسێکی نەخۆش و کەسێکی تەندروست. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر ساڵح ئەحمەد کپسپۆری ڤایرۆلۆژیە گفتوگۆ دەکەین و لەگەڵمان بن. کاکتۆرم کاتت باش. هەموو کاتێک سپاس. کاکتۆر ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەو نەخۆشیە باوانەی کە لە ڕێگەی سەرتاشین و دەلاکیەوە گوازێتەوە بە تایبەتی ڤایرۆساتەکان چین و چۆنچۆنی؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم ڕێزم بۆ هەموو بینەرانی نارتی. پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە باش وایە باسی گرنگی ڕۆشنبیری تەندروستی شتێک بڵێن لەسەر مەوزوع کە زۆر گرنگە. ئەو نەوەندانی لە ژیانی ڕۆژانەمانە ئێمە سەردانیان دەکەین لە ناویانە دەلاکخانەکان کە پیاوان زیاتر ئەڕۆن لەو شوێنانە سەریان چاکەن یا ڕیشان ئەتاشن. هەروەها ممکنە ساڵۆنی خوشکانیش ئافرەتانیش هەر بە هەمان شکل و شێوە ئەم کێشە گرفتانە ڕۆیان تێ بکە عادەتەن. لەبەرەوە زۆر گرنگە ئینسان کە چێتە ئەو ناوەندانە وەک ئەوەی بچێتە ناوەندێکی گرنگ لە ژیانی خۆیان پێویستە ڕەچاوی کۆمەڵک بنەمای تەندروستی زۆر گرنگ بکە و ئەبێ سەقافەتێکی سەحی یا ڕۆشنبیریی تەندروستی باشی هەبێت، چونکە ئەگەر ئاگای لە خۆی نەبێ یا ئەو ناوەندەی کە بۆی ئەچێت ممکنە معڕەز بێ وەکو تۆ لە پێشەوە ئاماژەت پێدا کۆمەڵک گرفتی تەندروستی جاری وا هەیە ترسناکیشی توش بکە لەوانە کۆمەڵک کێشەی پێست کە ئەوە لەبەرەوەی پسپۆڕی ئێمە نییە زۆر ناچینە ئەو تەفسیل و تەرتیباتانە، بەڵام لە ناویانە نەخۆشە گوازراوە بەکتریەکان یا ڤایرۆسەکان کە گرنگە و ئەزانم مەبەستی جەنابیشان هەیە مەجالە ناقسە واز بکەن. طبعاً بەداخەوە کۆمەڵک لە نەخۆشیە ترسناکەکان تۆمار بووە و ڕێکۆرد هەیە و ئێستا دەیتە لە بەردەستایەوە توێژینەوە کراوە کە لە ڕێگەی کەمی هۆشیاری تەندروستی یا لەگەڵ ڕێزما ئەو برا بەڕێزانەی کە لە دەلاخانەکانە کارەکەن کەم ئیلتیزامکردنیان بە بنەما تەندروستیەکان کە جاری وهەیە هەر ئەو کەسەی کە لەوێ سەرچاکە هەر خۆی قوربانی نییە، بەڵکو جاری وهەیە ئەو کەسش کە ئیشەکە ئەکات واتە دەلاکەکە بۆ خۆشی جاری وهەیە ئەبێتە قوربانی و تووشی ئەو گرفتانە هەبێت. لە نمونە باوەکان طبعاً کە ئەگوازرێنەوە لە نەخۆشیە بەکتریەکان نەچمە تەفسیلاتی ستافیلۆکۆکەس ئۆریێزیچێکە لەوانەیە کە عادەتەن بە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەوخۆ ئەو پێکاتانەی کە بەکارهێنین لە مەقەسەوە لە شانەوە لە فرچەوە لە هەر هۆکارێکی تر کە بەکارهێنێ لە کردداری سەرتاشینە جاری وا هەیە ئەو کەسە کە هەڵگری ئەو جۆرە میکرۆبانەیە ئەو ئامێرانە پیس ئەبن پێی و لە کەسی دووە مەگەر باش خاوێن نەکرێتەوە پاک نەکرێتەوە نەقڵە بن بۆ کەسی دووە. بەڵام ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە ئەوەیە کە جۆرە هەنێ جۆر ڤایرۆسمان هەیە لەوانە زەردووی لە جۆری B و لە جۆری C و هەنێ جاریش نەخۆشی AIDS کە HIV ناسراوە کە ئەوە ئەگەری گواستنەوەی تا ڕادەیەکە چەند کەمە ئەو حاڵەتانەش تۆمار کراوە. یعنی کەسێک هەیە جاری وای تەندروست باشە هیچ گرفتێکی تەندروستی نییە سەردانی دەلاکخانەیە گەکات لەوانەیە کەسێک لە پێشی ئەو سەری چاکردی بێت دەلاکخانەکە ئاگاشی لە خۆی نەبێ یا هەڵگری ڤایرۆسی لەو ڤایرۆسانە بێت کە ئاماژەم پێدا ئەگەر ئەو کەلوپەلەی بەکارهێنن لە سەرتاشینە پیس ببن بەو ڤایرۆسە ممکنە بۆ کەسی دوای خۆی نەقڵ ببێ و ئەوانش توش ببن و بێتە قوربانی هات سەری چا بکە بەڵام کاچێتە دەرەوە ئاگای لە خۆی نییە تووشی جۆرە ڤایرۆسێکی ترسناک بووە کە لەوانەیە ژیانی بخاتە مەترسیەوە. بەڵێ کاکتۆر ئەو ڤایرۆسە کە ئەگوازێتەوە مەرجە بۆ نمونە لە ڕێگەی خوێنەوە بێت یا لە ڕێگەی هەڵمژینەوە بێت یا ئەو شوێنە بۆ منە گوێزانێکی کە بێت کە بەکارهێنا بێ بۆ کەسێکی کە بریندار بکات شوێنەکە. ئێمە وا بیستمانە ئەڵێن لە ڕێگەی خوێنەوە بۆ نمونە ڤایرۆس ئەگوازرێتەوە خاصن ئەو ڤایرۆسە ترسناکانە. طبعاً ئەو ڤایرۆسانە خۆشبەختانە یەکێک لەو خاڵانەیە کە جێگەی خۆشبەختی ئەوەیە کە جۆرەکانی B و C واتە زەردووی مەبەستمە زەردووی ڤایرۆسی هەوکردنی جگەری ڤایرۆسی لە جۆری B و C و هەروها نەخۆشی HIV ئەمانە بە کۆنتاکتی ڕاستەوخۆ یاتر لە ڕێگەی خواردن و لە ڕێگەی خواردنەوە و لە ڕێگەی هەناسەدان و توش نابن خۆشبەختانە ئەمە مژدێکی باشە. ئەوەی کە کێشەیە ئەوەیە ئەمانە بەهۆی خوێن وەشلەکانی لەشەوە عادەتەن ئەگوێزرێنەوە بۆیە ئەگەر ئامێرێکی تیش کە بەکار بهێنێت لە لاخانەکانە کە بەکاردێت بەگوێزانی بەکارێن وەکو گوێزان جاری وا هەیە ئەو مەکینە کارەبایانە کە بەکاردێت دەمەکەی تیژە ممکنە ڕۆژانێکی بەسیط دروستەکات ئەگەر ئەو شلانی یا کەمێک خوێن دەرچێت یا ئەو شلەی شانەکانی
کەمێک بەر ئەو ئامێرەتیژە بکەوێت ئەگەر دیسپۆزەبڵ نەبێ وەفڕەی نەدا و جاری دووەم بەر کەسێکی تەندروست بکەوێت بە تایبەتی هەڵکردنی جگەر لە جۆری بی ئەگەری گواستنەوەی ئەجگار زۆر بەرزە بۆ ئەو حاڵەتانە وەکو لە پێشووتریش ئاماژەم پێدا ڕێکۆرد هەیە لەو حاڵەتانە بەڵام ئەم حاڵەتی گواستنەوەی عەرزم کردن کە لە ڤایرۆسی بۆ ڤایرۆسێ ممکنە ئەگەری ڕێژەی گواستنەوەکەی جیاوازی هەبێت عادەتەن بۆیە ئەو ئامێرانە پێویستە یەک جار بەکار بهێنرێ و فڕێ بدرێ و ئەو کەسانی کە سەردانی دەلاخانەکانەکەن مەفروزە خۆیان ڕۆشنبیریی چاچیان هەبێت لەو حاڵەتانە بۆی نەبنە قوربانی و هەتا ئەو برایانش کە لە دەلاخانەکان ئەیشەکەن لەبەر تەندروستی خۆیان ئەبێ ئەو بنەمە تەندروستیانە زۆر باش پیادە بکەن ئەجیناوەکو لە پێشترە ئاماژەم پێدا جاری وا هەیە خۆی ئەبێتە هەڵگری ئەو حاڵەتە مەسەلەن نینۆکی کردووە دەستی زامدار بووە دەستی شتووە یا هەموو معرەزین لە ژیانی ڕۆژانمان ئەو حاڵەتانەمان تووشە بێ ئەگەر کۆنتاکت بکەین لەگەڵ شلەی لەشی کەسێکە یا خوێن یا زەرداوی خوێن ئەگەر زامدارێکی بەسێتی ژوودا معرەزەکە ئەو کەسە بۆ خۆشی توش بێت. بەڵێ کاکتۆر بۆ نمونە لە جیهاندا لە وڵاتانی پێشکەوتوودا بۆ نمونە شوێنێک هەیە دەلاکی تایبەت دەبێت بۆ کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بۆ نمونە لە کورساندا شتێکی وا هەبێ ئایا تا چەند ئەوانەی بۆ سەرەتان یا شێرپەنجیانە بێ یا هەڵگری ڤایرۆسێکی کوشن دەبێت مەسەلەن بەعزێت نەخۆشی گوازراوە نین مەسەلەن کەسێک کە سەرەتانی هەیە کە شەکرەی هەیە ئەمان نەخۆشی گوازراوە نین هیچ ترسێکیان نییە بەڵام ئەو کەسانەی تەبعاً بێگومان لە وڵاتی پێشکەوتوەکانە هەموو کەسێک کارتە سەحی خۆی هەیە کە من چەند جار لە مەحافلی جیاجیا ئەم ئاماژەم بە مەوزوعدا مەفروضە هەر کەسێ هەر کێشەیەکی ڤایرۆسی یا بەکتری هەیە کە نەخۆشی گوازراوان ممکنە بۆ کەسێک بۆ کەسی چکە بە ئاسانی بگوازرێتەوە ئەبێ کارتێکی تەندروستی خۆی هەبێ بزانێت یعنی ئەگەر شوێنێکی تایبەت هەبێ بۆ ئەو کەسانە شتی زۆر باش و چاکە یعنی ئەتوانی بە باشی ڕێبگری لە بڵاوکردن و تەشەنەکردنی ئەو حاڵەتانە ئەگەر وانەکەین ئەو کەسە خۆ هیچ مەبەستێکی خراپیشی نییە ڕاتە ناوەندە سەری چاکات بەڵام ئەگەر ئەو کەلوپەلانی بەکارهێنێن کۆنتامینێشن کەنەوە یا پیست بن کەسی دووەم لە دوایە ئەگەر فڕێنە درێ معرەزە ئیش توش پێوەکوەوە بێتە قوربانی. بەڵێ کاکتۆر جۆری پاکشکەرەوە کە بەکاربێنێ بۆ نمونە بەو ئالەتانەی کە بەکارێنێ بۆ دەلاکی چۆن ینی بڵین جۆرەکانی چین بۆ نێ ئایۆدینە ئەسپەرتۆیە چی ئەوانە زۆر شتەکان ئەوە ئالۆز نەکەین کەس نەکەس بوێرێ بێتە دەلاخانە نا ئەوانیش ینی هیچیان دەست نەکەوێت شتەکان وا ئالۆز نەکەین باشە عادەتەن بەس ئەوانەی کە زۆر شتی باون بەکارهێنن خاولی نابێت بە هیچ جۆرێ کەسێک خاولی کەسێکی تر بەکاربێن بە هیچ جۆرە نابێ ئەو شتە بکرێت کە خۆشبەختانە من هەر لەم شوێنە لە ئەمرا بەڕێزانە کە پرسیارم کرد لیان لە بدایەتەوە شتی دیسپۆزەبڵیان یەک جار بەکارهێن دەستیان خۆش بشتێکی زۆر چاکە هەتا ئەو موسانەی کە بەکارهێنن من تەوسیەکەم بۆ هەموو ئەو برا بەڕێزانە کە ئەچن بۆ دەلاخانەکان هەر برا بەڕێزەکانی دەلاخانەکان بڵم پێویست ناکە مووس بەکاربێنی مەکینەیەکەیە تۆزێک بۆ سافکاو کە ئەو مووەکانی لێکاتەوە حاجە ناکات مووس بەکاربێن چونکە بەکارهێنانی مووس عادەتەن ئەگەری زامداربوون و برینداربوونی هەیە ئەو حاڵەتە یعنی قاچت تۆزێک بجوڵێت کەمێک بجوڵێت ئەو نەفرەی لەژێر دەستی دەلاکایە ممکنە ئەو حاڵەتانە ڕوودا لەبەرەوە بەکارهێنانی هەر باشترە خۆ ئەوە من زۆر جار ئەبینم ئەو برا بەڕێزانە زۆر دێن لە دەلاخانەکان ڕیشیان چاکەن یعنی من وازم جۆرەکە لە تەماڵیەوە ئینسان لە ماڵی خۆی ڕیشی خۆی چاکە باشترە لەوێ تەوان من ئەمە نەبێتم هۆی ئەوەی کە ڕستی خەڵک بۆ بڕێژوان ناڵێم بەڵام عادەتەن بەعزە شت کە بە خۆمان ئەکرێت من ناتوانم سەری خۆم چاکە بەڵام ئەتوانم ڕیشی خۆم بتاشم ئەو کاتە سێف و سەلامەتترە ئینسان ئەگەر بتوانێت ئامێرە تایبەتەکانی خۆی بەکاربێنێ هەم بۆ خۆی باشە هەم ناشبێتە هۆکارێکی گوازەرەوە کەسێکی کە بکاتە قوربانی لەو حاڵەتان. بەڵێ کاکتۆر بە شێوەیەکی گشتی هۆشاییتان چییە بۆ هاوڵاتیان کە سەردانی دەلاخانەکان بکەن چۆن بزان ئەو دەلاخانەیە کە ئەوە سەیف و سەلامەتە کە ئەو سەری تا بتاشێت بۆ نمونە سەلامەت بێت و بە سەلامەتی بڕاتە دەرەوە بەڕاستی تووشی نەخۆشی نەبێت. بەڵێ خۆی لە ڕاستیە ئێمە مەسەن ڕقابەی صحیح هەیە هەڵەسێ بۆ پیشانە لەوە ناچی هەر هاوڵاتیە خۆی بتوانێت لە 100% بڕیار بدا بچێ بۆ کامیان یانە چێ بۆ کامیان زۆربەی زۆرمان ئەو شوێنانەی کە بۆ یەچین ئێیان ناسین برادەرمانن بەڵام کۆمەڵک بنەمای ئەساسی و گرنگ هەیە کە ئینسانێک بەڕەچاوی بکە بۆ نمونە چوویتە ژوورەوە هەر پاک و تەمیزی شوێنەکە خۆی بەعزێ ئاماژەی گرنگت پێڵێت مەسەرەن جاری وایە جێگانی قاچت دابنی ئەو نەمویتایە ئەو ناوە پاک ناکرێتەوە و نابێت هیچ جۆرەشتی وان نابێت مەفروضە هەر کاتێک کەسێک سەری چاکرد کەسی دووەم دانێنیشێت تا جوان ئەو شوێنە خاوێن نەکرێتەوە ئەو ئامرانەی بۆ کەسی یەکەم بەکار هاتووە نابێ ئەو ئامران بۆ کەسی دووەم بەکار بێتەوە خۆمان ئەوانە بزانین مەسەرەن حتا ئەگەر من حەزەکەم ڕێژ بتاشم هەمومان ئەزانین خۆ ئەو ئامێرانە کە ئێستا لە بازاڕە متەوەفرن ئەیهێنم لەگەڵ خۆما ئیدەم بەدەستی ئەو برا بەڕێزاڵم کاکە ئەم ئامێری خۆم بەکاربێن حتا ئەکرێ مەقەسی خۆمان بەکاربێن ئەکرێ شانەیەکێکە لە هۆکارە خراپەکان مەسەرەن بەکارهێنانی شانە جاری وایە شانەکە نوێیە تازەیە دەمەکانی تیژە ممکنە ئەو برا بەڕێزەی کە سەری ئەو کەسە چاکە بەکاری دێنێ بە دووری مەزانە ڕوشاندن ڕوئەدات یعنی جاری وا تۆ پێشی نازانی ئەگەر بۆ کەسی دووەم بەکاری بێنی بە دووری مەزانە گرفتێکی بۆ دروست بکەیت. زۆر سپاس بۆ دکتۆر ساڵەکە لەگەڵمان بوویت زۆر سپاس. ئەزیزان بۆ گفتوگۆگرتن لەسەر ئەو بابەتە ئێستا لەگەڵ مەریوان جەمال کە بەرپرسی لیژنەی سەرتاشەکانی شاری سلێمانیە گفتوگۆ دەکەین و با بزانین چیمان پێ دەڵێت.
کاک مەریوانم کاتت باش کاتێک باش سپاس کاک مەری ئێوە وەکو بڵێن لیژنەی باڵای سەرتاشەکانی شاری سلێمانی چیتان کردو ئەرک و کار و چالەکیتان چێ بەرامبەر بەو کەسانی کە دەرەخانەیانێ سەرتاشخانەیانێ ماڵە سەرەتان بە خێراتتانەکەم و سپاسی بەردامەکەشتانەکەم ئێمە وەکو لیژنەی سەرتاشەکان لە سندیکای کرێکاران لە سلێمانی هەستاین بەکردنەوەی خولێک بۆ سەرجەم سەرتاشەکانی سلێمانی کە بە خاوەنی بڕوانامە بڕوانامەکان ئێمە ئەوان خۆیان سەرتاشن بۆ ئەوە ناکە فێری سەرتاشیان بکەین تەنها شتا عیلمیەکانیان تێبێنین لە دوای شتا عیلمیەکانەوە چەند شتێکی چەند بەرنامەیەکی تەندروستی هەیە کە لە کۆتایی خولەکە هەیە و کە زۆر بەسپاسەوە بۆ خستخانەی شیرەکە بەڕێبەرایەتی ژینگە پارێزی هاوکاریان کردین بۆ ئەو مەبەستە بۆ لەبارەی ئەو نەخۆشە گوازراوانەی کە لە یەکێکەوە گوێزرێتەوە بۆ یەکیشکە بۆ نمونەوەکو التیهابی کەبەدی ڤایرۆس وەکو ئایدس ئەم دوو نەخۆشیە کە زۆر ترسناکە کە چارەسەرکردنی تۆزێ زەحمەتە و ئێمە لە بەرنامەی بڕوانامەکانمان لە دەورەکانمانە دەرەجەشماندانا بۆ ئەوەی کە ئاخیر ڕۆژ ئەوەی دوا بکەوێت لەو ڕێنمایانە لەو ئامۆژگاریانە کە دەرەجەی لێ بشێ بەنسبە شادەکەوت تەسیل لە شادەکەی بکە بەڵێ مە بەس ڕێنمایی و ئامۆژگاری تەندروستی بووە لەسەر خۆیان ئەو کەسانی کە سەردانیان لەسەر خۆیان ئەو هاوڵاتیانە کێشن سەردانیانەکەن چونکە ئەگەر بێت و دەلاکێک خۆی تووشی نەخۆشی بێ ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ چەنەها کەسیکە و یاخود ڕێنماییمان ناو نەتێ ئەگەر کەسێک هات بۆ لەو نەخۆش بوو چۆن تەعاملی لەگەڵاکە یاخود باڵێن چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکەیت ئەوەی لەسەر ئێمە لە خولەکە تێماگەیانون کە ئەو شتانەی کە بۆ یەک جار بەکارێت بەکاری بن بۆ نمونەوەکو شفرێ بەکارهێنانی گوێزان چونکە ئەمە ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی لە یەکێکەوە بۆشی جاران شفرێ عادی بەکارهێنرا گوێزانەکەی بۆ لە دەکرا و ئەخرایە ناوی بەڵام ئەو شفرەیە خۆی ئەبوو بە هەڵگیری ئەو ڤایرۆسە بوو بەڵگیری ئەو میکرۆبە ئەچوە ئەو بینی ئەو شفرەوە ئەوە ئێستا ڕەفزکراوە لەم جۆرە شفرانە پێشانمان نەی بابی نەرادی ئەزیز ببینن بابزانن ئەو جۆرە شفرانی کە بۆ یەک جار بەکارهێنرێت چین خۆی ئەنواع شێوەیە ئێستا ئێمە ئەم شێوەیان بەکارهێنین ئەمە بەم جۆرە بەکاری ئەهێنیت لە ناو کیسی تایبەتی خۆیاتی بۆ یەک جار بەکارێت بەڵێ ڕێنماییشم بۆ هاوڵاتیان ئەوەیە کاتێک ئاچن بۆ هەر سەرتاشخانەیەک کە سەری ئەتاشێ سەرنج بات لەو سەرتاشەی کە سەری بۆ ئەتاشێ ئەمە لە ناو نایلۆ نابێنێتە دەرەوە دیقەت با لەسەر مێزەکە دانەیەکی کە هەڵنەگرێ بۆی بەکاربێنێ لەگەر ڕێزمە ناڵێن سەرتاشەکانی سلێمانی زۆر سپاسیانەکەم هەمیان پابەندن بۆ شتانەوە بەڵام خۆتان نەزانن بەهۆی ئەوەی کە وەزعی وڵاتەکەماش تا ڕادەیەک باش نییە عەرەب و تورک و فارس و خەڵکێکی زۆر هاتون مەسەلەن ئەوان لەوانەیە لەبەروی داهاتێکی کەمی تێبچێ و مەسەلەن مەسرەفێکی کەمکە لەوانەیە شفرێک دوو جار بەکاربێنێتەوە یعنی ڕێنماییم بۆ هەموو هاوڵاتیانەوەی کە هەر سەرتاشخانەیەکەوە زۆر بەوردی سەرنجی دەستی سەرتاشەکە بات با سەرتاشی باشیش بێ با ئیشەکەشی زۆر جوان بێ مەرجە تەندروستیەکە لە هەمووی گرنگترە ئەویش بەم شێوەیە ئەم جۆرە شفرەیە بەکارێنێ لەناو ئەم کیسەیە دەریێنێت و ئەم نایلۆنەشی ئەمەشی ئەبێ پێوە بێ بەم جۆرە ئەمەی بۆ بەکاربێنێ ئەمە بۆ یەک کەس بەکارێت دوای بەکارهێنانی دوای ئەوەی کە ئیشەکە تەواو بوو ئەمە لێ یەکەیتەوە فرێت و بۆ کەسی تۆ دانێکی تازی بۆ بەکارێن ئەمەیان بڵێن ئەم کەرەستەی کەیان ئەمیان کە ئەمە بۆ یەک جار بەکار نایرێت ئەوە چۆن پاکەکرێتەوە ئەمە وەک دەستێکە هیچ دەورێکی نیە بڵێ چۆن پاکرێتەوە دوای ئەوە بۆ نمونە مووی پێوە درێت یا مووی قژی ئەو کەسی ئەمەش ئەتوانی مەسەرەن بۆ دڵنیایی دەلاکەکە خۆی بۆ دڵنیایی کەسەکە مەوادی ئیسپرتۆیە مەوادی تاقیم ئەمە بەکارێنین ئەتوانی هەر نەبوو کۆڵۆنیا بەکاربێنی ڕێگر بێت لەسەر ڕێگواستنەوە نەخۆشی بەم شێوەیە پاچەکەیتەوە استفادە لە ئەنی هەموو دەستگەهی پێ پاکێتەوە بە کلێنسێک پاچێکێتەوە خێتەوە جێگاکەی خۆی بڵێ ئەمە وەکو مەسەلەی شفرەکە کە لە هەر هەمووی گرنگترە چیتر وەکو ئەوانەی کە ڕێنمایی کە بەخشیتانە بەو کەسانەی کە لە دەورەکانتانە شەهادە وەرەگرن شادەی دەلاکی ئەن بڕانامەی دەلاکی وەرەگرن کە بن بە دەلاک ئەو مەرجانەیەک لەوەی ئەبێ شتی دیسپۆزەبڵ یانشتی ئەو شتانە بێ کە بە یەک جار بەکارێ بۆکار شتی تر وەکو شتی وەکو ئێمە ئەم لەزگەیەمانێ بەکارهێنانی ئەم لەزگەی زۆر کەس وا ئەدانێ بۆ گەڕانەوەی تووکی ئەمە بۆ مەسلەی گەڕانەوەی تووشی پشمل نییە ئەمە کە تۆ لێ ئەەکەیتەوە ئەکەی بە ملی ئەو کەسەوە کە لە بەردەستایە هەندێک کەسێ ملی حساسیەتیە هەندێک کەسێ فتریاتیە هەمومان لەوانەیە بزانین پەڵەی سپیە وەکو کرێژ وایە ئەوە بە ئاسانی لە کەسێکەوە گوێزرێتەوە بۆ کەسیش کرد کەواتە ئەو بۆچی بەکارێنێت ئەمە ئەکەیتە ملێ بۆ بەرگریکردن لەو مەسەلەیە بۆ مەسەلەی کەڕ و حساسیت جۆرەشتانی بەڵجا دوای ئەمەی لێ بەستی ئەو بڵێن بەرکۆشەکەی لێ بەستی ئەگەر هەر کەسێک ئەمەی بۆ نەبەسرابن تکایان لێکم داوا لە دەلاکە بکە بڵێ ئەوەم بۆ بەستە چکە زۆر بە ئاسانی ئەو ڤایرۆسە و میکرۆبە ئەنیشێتەوە بە ملیوانی ئەو بەرکۆشەوە لەوی شۆ نەقلەبێ بۆ کەسیشکە بەس ئەمەش لە کۆتاییە لولێکیت و فڕێیت و بۆ کەسی دوم دانیشکەی بۆ بەکارێنی
کەرەسەی مەقەست و ئەوانە چۆنچۆنین ئەوانە تەبانە بێ جا ئێمە مەسەن لەوانەیە بڵێن خۆ مەکینەکە بۆ چەند کەسێک بەکارێ هەمومان ئەم مەکینانەمان هەیە و جۆرە مەکینەی تریشمانەیە سەر وەکو ئەم جۆرە مەکینانە بەڵێ ئەمانە دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان لە دوای هەموو سەرتاشینە بە جوانی ئاوا پاچی بکەیتەوە بەڵێ بەم شێوەیە بۆی هیچ وردە تووشێکی پێوە نەبێ لە دواییە ئەم ئیسپرتوهەیە دایمە ئەبێ هەموو دەلاکێک لە لای خۆیەوە داینێت بەڵێ بەم شێوەیە دەمی مەشینەکەشی پێپاکاتەوە یعنی ئەو کەسە هاتۆ بۆ سەرتاشخانە گاتەوە خۆی جوانکە و جوانکاری بکە بەڵام کە چوە دەرەوە تووشی نەخۆشی ئەو هیچ زەمبێکی نییە کەواتە چێ بەرپرسە ئەو دەلاکە بەرپرسە ئەو شوێنە بەرپرسەکە ئەو کەسە سەری لێ تاشیوە ئەو کەسە کە چۆتە لای ئەو مەوادانی بەکارێنەوە مەوادەکانی پاک و خاوێن نەبووە چونکە بن بەڕێی من چەند گرنگە جوانی سەرتاشینەکە و کوالیتی قشبڕینەکەت و ستایل و مۆدێلاتەکە ئەوە نەش گرنگە پاک و خاوێنەکە پاک و خاوێنەکە لەسەر و هەمیێوەتی شتێکیکە کە زۆر گرنگە من داوا لە هەموو دەلاکانەکەم پێویستە سەدرێ لەبەرکەن بوونی سەدرێ لەبەرە بۆچی باش یەکەم خاڵی یەکەم با لەوە دەست پێ بکەم تۆ ڕۆژانە سەری هەموو کەسێکە تاشی ئەم سەدرێ وا باشە ئاوا درێژ بێ تا داخراو بێت تۆ گوناحە تۆ سەری ئەم هەموو خەڵکە ئەتاشیت ئەم پاش ئەبێ بەنی ڕۆچی بۆ نان خواردن ڕێک ئەم میکرۆبە لەگە خۆتان نەقلەکەی بۆ مەتامە لەو مەتعامە لەوانەیە هەوای موبەریدەیەک شتێک لە تۆ بە ئەجۆزێتەوە بۆ ناو خواردنەکانیان هەمومان نەزانین و زۆر بە ئاسانی بەڵێ ئەمە حاڵەتێکیان یا مەسەن تۆ چیتەوە بۆ ماڵەوە ئەم میکرۆبا بیتەوە بۆ ماڵەوە بۆ ناو جێگاکە بۆ ماڵ و مناڵەکە ینی کەواتە تۆ لە ڕێگای دوکانەکەی خۆتۆ کۆمەڵێک کەسێ تووشی نەخۆشی کرد بێ داکەنێتەوە کە چوویتە دەرەوە سەدرێکە داکەنە جلە ئاسایەکانی لەبەرکە کە هاتیتە ناو دوکانەکە و کاتی سەرتاشین دەستی پێکە سەدرێکە لەبەرکەی ئەمە لە ڕوێکە لە ڕوێکی ترەوە مەسەلەن ئەبێ کە مەسەلەن مشتریەکی یەتە ژوورەوە تۆ جیاب کریتەوە لەگە مشتریەکانە ئەو مشتریەکە یەتە ژوورەکە جلەکانیان هەموو جلی ئاسایی بێ نازانێت کامە دەلاکەکەیە کامە دەلاکە کامە سەرتاشەکەی و کامیان سەرتاشەکە بەڵام کە سەدرێکە لەبەرەوە ئەمە وەکو ئارمێک وایە کە تۆ کەسێکی دیاری لەنایەنە تۆی دەلاکەکە ئەمە لە ڕۆسەحەکە و لە ڕۆ کۆمەڵایەتێکشەوە بڵێ مەسەلەی خاولیانە کە سەفەری هەندێکی ئەو چۆنچۆنینە ئەوەش هەنگاوێکی زۆر باش بوو لەوانەیە مەسە هەندێک کەس بڵێ ئەم جۆرەشتانە زیایی کردو بێن بەڵام نە بەڵکو ئەمەیەکە لە پێشکەوتنەکان لە پێشکەوتنی کۆمەڵگەیانی لە دنیا هەموو شتێک وای لاتوە بۆ بە یەک جار بەکاری هێنیت و جاری دووەمانی منطق نییە من خاولێک بم بەو بەڕێزە سەری چاکردو دوای ئەو بیان بەسەری یەشیشکە دوای ئەو بیان بەسەری یەشیشکە یعنی هیچ هێزێک نییە ئەوە بەو خێرایی ئەو میکرۆبە بکوژەیە ئەو خاولێ پشوە و میکرۆبەکە اینجا خاوریش خۆتانزان هەمووی خوریە بە ئاسانی هەڵگری ئەو میکرۆبێ و میکرۆبات گەشە ئەکە و نەشونماکەتێ بۆ ئەمە شێداریشە بەڵێ بۆ ئەمە بەسە خۆشبەختانەیە ئەم خاولێ سەفەریان نەمانەیە بۆ یەک جار بەکارێت خاولەکەیە بەڵێ بەم شێوە بۆ یەک جار بەکارێت زۆر پاک و تەمیزە هیچ کێشەیەکی نییە بۆ هەموو بەڕێزێکەیە سەری ئەتاشێ زۆر بە ئاسایی ئەتوانێت ئەمە بەکاربێنێ و پاک و تەمیز و ئەشتوانێ لەگە خۆشی بیباتەوە لە هەمان کاتیش ئێمە هەندێک مشتریمانەیە ئەڵێ من حساسیتم هەیە بەم خاولیە ئەوەش کارێکی زۆر ئاسانە ئەتوانێت لە ماڵەوە خاولێک لەگەڵ خۆی بێنێ خاولێکی تایبەتی خۆی لەگەڵ خۆی بێنە سەری پێوش کاتەوە بیخاتە زەرفێک و بیباتەوە لەگەڵ خۆی بەڵام ئەوەشی کە مەسەرەن ئەوە ناکە زۆر ئاسایی شتێکی پاک و تەمیز و هیچ کێشەیەک نەبۆ ئێمە دروست دەبێت نەبۆ هاوڵاتیانیش بڵێ دوا ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان هۆشیاریانکەنەوە لەم بوارێ واللهی دوا ڕێنمایی من لەگەڵ ڕێزم بۆ هەموو هاوڵاتیان کە ئەشتە هەموو سەرتاشخانەیەک گرنگترین شت ئەوەیە سەرنجی ئەو سەرتاشخانەیە بن ئاسی پاک و خاوێنی لە چه ئاستێکە لای مەخسەلەکەی سابونی لێبێ شامپۆی لێبێ ئەو کەرەستانەیە مەوادی تەعقیمی لێبێ سەر مێزەکەی ئیسپرتۆی لەلا بێ سەیدەلی هەبێ سەیدەلی هەبێت و هەرکە هەشتێکی بۆ بەکارهێنا بە تایبەتی وەکو گوێزان وەکو لەزگە وەکو خاولی ئەم سێشتێکە مەبەستمە ئەمانە هەمووی سەفەریە ئاگادار بێت دوو جار بۆی بەکار نەهێنێتەوە چونکە هەمووی لە ناو نایلۆنایە هەمووی لۆ کراوە با بەچای خۆی بۆی دەبێنێت زۆر ئاساییە زۆر طبیعیە بڵێ کاکە دانەیەکی تازەم بۆ بەکاربێنە یان ئەگەر بینی ڕخنەی لێ بگرێ پێی بڵێ ئاگاداریکە بڵێ ئەوم بۆ بەکاربێنە دانێکی تازەم بۆ بەکاربێنە ئەوە ڕێنماییمێ بۆ هەموو هاوڵاتیان وەکو ینی بەڕاستی ئەڵێم وەکو ئەرکێکی نیشتیمانی ئێمە ڕاستە پیشەوەرین ئیژەکەین لە شارەکە بەڵام ئەبێ بەرژەوەندی وڵاتەکەمان نیشتیمانەکەمان ئەوە لە سەر و هەموو شتێکەوەیە خۆشەویستی بۆ وڵات هەر کەس لە ئاسی خۆیەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی هەموو شتەکان ئەبێ هەمووی بە شێوازێکی ڕێکپێک بێ بەڵێ زۆر سپاس بە کاک مەریوان کە لەگەڵمان بێت ئەزیزان و خۆشەویستانی نارتی هیوادارم سوودتان لەم بڕگەیە وەرگرت بێت تا بڕگەی داهاتوو هەموو لایەکتان تەندروست بن.